نەبوونی سەنتەرێکی گەورەی حکومی بۆ وەرگرتنی توشبوانی نەخۆشی ئۆتیزم لە هەرێمی کوردستان گرفتی گەورەی بۆ خێزانی ئەو توشبوانە دروست کردووە لە کاتێکدا تادێ ژمارەی توشبوانی نەخۆشیەکە زیاد دەکات. عەلی تەمەنی 14 ساڵە یەکێکە لەو توشبوانەی نەخۆشی ئۆتیزم وەک باوکی دەڵێت ئێستا لە هەولێر هیچ سەنتەرێک نییە منداڵەکەی بۆ چارەسەر وەربگرێت لەگەڵ گەورەبوونیشی ئەرچی بەخێوکردنی قورس بووە و ماڵەکەی وەکو زیندانی لێ هاتووە. ئێستا ئەوە حیسابکە سزنە لەبەوەی ئێستا تەماشاکە دەرکەم عادەر کلیلدرا ینی ناتانین بە هیچ شێوەیەکی بیکەینەوە دەرکەی هەر بکرێتەوە حیسابکە بزر بووە ناچین ینی زۆر بە کەمی دەڕۆین بڕۆم بەس دەگە خێزانەکەم ئەگە بچمەگەنا ناتانمەوەی بەم نووزیان بە هیچ شێوەیەک. لەبارەی نەکردنەوەی سنتەری گەورە بۆ وەرگرتنی توشبوانی ئۆتیزم وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم دەڵێت پلانیان هەبوو لە سەرجەم شار و شارۆچکەکان سنتەری تایبەت بە توشبوانی ئۆتیزم بکرێتەوە بەڵام خەیرانی دارایی ڕێگر بۆ لە بەردەمکردنەوەی سنتەرەکانی ڕاهێنان. دەبێت سنتەرەکانی ئۆتیزم تەنها لە سنتەری پارێزگاکان نەبێت دەبێت لە قەزا و ناحیەکانش ببێ چونکە خەڵکێک هەیە کە لە درەوەی و ئەوان چۆن سوودمەند بن بەڵام لەبەر قەیرانی دارایی نەمانتوانی و ئەم میلاکاتە بۆ وەزارەتمان زیاد بکەین لە کاتی ئێستادا و هەوڵمان داوە چەند مدەڕیبێکی بیانی بێنین لێرە تەدریب بە فەرمانبەرانی وەزارەتمان بکەن بۆ ئەوی کەوا بتوانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەن کە ئۆتیزمیان هەیە. بەپێی ئامارەکانی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان زیاتر لە 3000 توشبوو بە ئۆتیزم لە کوردستان هەن لەو ژمارەیەش زیاتر لە 900 کەسیان لە هەولێرن کە لەو ژمارەیەش تەنها 200 کەسیان لە سنتەرەکانی ڕاهێنانی حکومی و ئەهلین کە ئەو سنتەرانش کەمن و لە ئاست زۆری و ژمارەی توشبووان دانین. کە منداڵیان ئۆتیزمە نەک ئەوانەی کە هەر وەکو بجامتە فەرمی سەری 15 ساڵ ئەوانەیە جارێ بۆ خۆی دۆزەخێکە ماڵێ لەبەرەوەی مناڵی ئۆتیزم لە هەر وڵاتێکی دنیا تۆ مناڵێکی ئۆتیزمت هەبێ حکوومەت بە هەموو توانای خۆی پشتگیریتەکە ئەوەی بێتە سەر ئەوەی کە بڵێ حکوومەت یان دەستگا ڕسمیەکان چیان بۆکردن تاکۆستا هیچ شتێک نەکراوە بۆ ئۆتیزم بەڕاستی چونکە بۆ نەکراوە لەبەرەوەی لە ئەسڵە ئەوان نازانن ئۆتیزم چیە تا شتێکی بکەن. نەخۆشی ئۆتیزم یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە سەرەتای منداڵیەوە دەردەکەوێت و تاکە چارەسەریش ڕاهێنان پێکردنە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی نەخۆشیەکە بەڵام بەهۆی نەبوونی سنتەری ڕاهێنانی پێویست لە هەرێم ژمارەی زۆر لەو توشبوانە هێشتا بەبێ ڕاهێنان ماونەتەوە ئەوەش ئەرچی خێزانی توشبووەکانی قورستر کردووە. ئومێد چۆمانی NRT هەولێر.